بینەرانی ئازیزی گەلی کوردستان سڵاوتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و با کۆمەڵێک بڕگۆ بابەتی جیاوازەوە بینەویانی ماڵەکانتان بە ئومێدەوەی کە هەموو لایەکتان لە ساغ و تەندروست باش بن و ئەو بڕگۆ بابەتانی کە ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون بەدڵی هەموو لایەکتان بێت و تا کۆتایی پرۆگرام بینەرما بن. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆماندا جگەلەوەی کە چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادە کردوون کە دواتر لەسەر هەرێک لە بڕگەکان بۆتانە دوێن و پێتانەڵێن کە بڕگەکان چی و بەیەکەوە بینەریە بین. بەڵام تەوەرێکی سەرەکیشمان هەیە کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین، ئەویش باز لە ڕۆڵی ڕێکخراوە بیانەکان دەکەین لە خزمەتکردن بە گەنجانی کوردستان. هەڵبەتە لە کوردستان تا و لە عێراقیشدا ژمارەیەکی زۆر لە ڕێکخراوی بیانی هەن، بەڵام ئێمە لە پرۆگرامی ئەمڕۆ باز لە ڕێکخراوەکان دەکەین لە کوردستاندا و جگەلەوەی کە لە چەندین بواری جیاوازدا ئەوان کار دەکەن، بەڵام ئێمە زیاتر ئەمانەیە جەخت بخێنە سەر ئەوەی کە چۆن و بە چ شێوازێک خزمەت تایبەت بە گەنجان دەکەن لە هەرێمی کوردستاندا. ئەمریکان کۆرنەر سلێمانی کە بە گۆشەی ئەمریکی سلێمانیش ناو دەبرێ، ئەمڕۆ لە لای ئێمە میوانن کە یەکێکە دەتوانین بڵین لە ڕێکخراوە بیانیەکان دواتر لە خۆیان دەپرسین کە ئایا ئەمانە ڕێکخراون یاخود تەنها پرۆگرامێکە و ئەمان کاری لەسەر دەکەن، بزانین کار و چالاکیەکانی ئەم ڕێکخراوە یاخود ئەم پرۆگرامە لە هەرێمی کوردستاندا و بە دیاریکراوی لە سلێمانی لەبەرەوەی کە لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان و تەنانەت لە عێراقیشدا ئۆفیسیان هەیە ئەمان کار دەکەن. بەڵام زیاتر باز لە سلێمانی دەکەین بزانین کار و چالاکیەکانیان لە سلێمانیدا چییە، ئەو بوارانە یاخود ئەو سێکتەرانەی کە ئەمان کاری لەسەر دەکەن چییە، خۆی لە چیدا دەبینێتەوە، ئەو سیمینار و وەرکشۆپ و ئەو خولانی کە ئەمان دەیکەنەوە ئایا گەنجان چۆن و بە چ شێوازێک دەتوانن بەشدار بن، ئایا هەر کەسێک ئارەزومەند بێت دەتوانێت بەشدار بێت یاخود مەرجیان هەیە پێوەریان هەیە بۆ گەنجان کە بتوانن بەشداری ئەم خولانە ئەم سیمینارانە و وەرکشۆپانە و تا کۆتایی. گفتوگوی زیاتر دەکەین لەسەر بابەتەکە لەگەڵ هاوبیر حەمەعەلی کە بەڕێوەبەری ئەمریکان کۆرنەر سلێمانی لانۆ دیاری کە خۆبەخشت لە ئەمریکان کۆرنەر سلێمانی. کاک هاوبیر، کاک لانۆ، سڵاوتان لێبێ و بەیانیتان باش. زۆر سپاس. کاک هاوبیر لە بەڕێستەوە دەست پێ بکەم بۆ پێی کە بەڕێستان بەڕێوەبەری ئەمریکان کۆرنەر سلێمانین. سەرەتا کەمێک زانیاریمان بیتێ لەسەر ئەم ڕێکخراوە، یەکەم ئایا ڕێکخراوە یاخود پرۆگرامە و لەگەڵۆشان مێژووی دامەزرانەکەی ئەگەڕێتەوە بۆ کەی و ئامانجتان چی بووە لە دامەزراندنی ئەم پرۆگرامە لە سلێمانی؟ بەڵێ پێشکی بەیانی هەموو لایەک باش. ئەمریکان کۆرنەر لە ساڵی 2004 لە سلێمانی دامەزراوە. ئەمریکان کۆرنەر یەکە لە پرۆگرامەکانی وەزارەتی خارجی ئەمریکا کە پرۆگرامی ئاڵگۆڕی کەلتوریە و لەلایەن وەزارەتی خارجی ئەمریکاوە فەندەکرێت و هەموو تێچوویەکی لەلایەن سەفاری ئەمریکی و کۆنسڵخانەی گشتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە هەولێر و باڵەسخانەی گشتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە بەغدا دەکرێت. لە جیهانە 748 کۆرنەرمان هەیە، لە عێراقا 7 کۆرنەر هەیە و لە کوردستانە 3 کۆرنەر هەیە، کۆرنەری هەولێر و دوهۆک و سلێمانی. سیانی لە سلێمانی و چواری لە کوردستانە، چواری لە عێراق. باشە. کاکلانەوە ئاماژێک بۆ بوارانە بەیان بەو سێکتەرانە بی کە ئەم پرۆگرامە هەرۆک و کاک هاوبیرۆتی ئەم کۆرنەرە کاری لەسەر دەکات، زیاتر خۆی لە چیدا دەبینێتەوە بوارستێک؟ بڵێ هەروەک کاک هاوبیریش ئاماژەی پێدا کاری کۆرنەرەکان کە پرۆگرامێکی ئاڵگۆڕی کەلتوریە و لە جیهاندا لە ناو زانکۆکانە و لە ناو شوێنە ئەکادیمیەکانە ئۆفیسەکان دانراون ئامانج لێ خۆت کارکردن لەو بوارانی کە ئێمە کاری تیاکەین زیاتر ڕەبتی هەیە بە بابەتی گەنجانەوە لە ڕووی برەودان بە گەشەپێدانی مرۆیی کردنەوەی خول لە بواری سەرکردایەتی تاوەکو بتوانن گەنجی وڵاتەکەمان لە ڕێی سەرکردایەتی بوو لە ڕێی چالاکی مەدەنیەکانەوە بتوانن ببنە هاوکارێکی کۆمەڵگە و بتوانن وڵاتەکە بەرەو پێش بخەن و لەگەڵ ئەمەشدا چەنەها چالاکی ئاڵگۆڕی کەلتوری جیاواز لە نێوان گەنجانی وڵاتەکەمان و گەنجانی وڵاتی ئەمریکایە ئەنجام ئەدرێت کە ئەم بابەتە کەلتوریانەش خۆی لەوەیە بینێتەوە کە هەم ئەو گەنجانی کە لە دەرەوەن شارەزای کەلتوری وڵاتەکەمان ببن، شارەزای کەلتوری شارەکە و شێوازی ژیانی خەڵکەکەمان ببن و بە هەمان شێوە ئاڵگۆڕێکیش بێت بۆ ئەو خوێندکارانی کە بەشدارن لە پرۆگرامەکانی ئێمە تاوەکو ئاشنا ببن بە کەلتوری وڵاتە گەورەکانی جیهان و بە تایبەتتر ئەمریکا. ئەمە کاگلانەوە تەنها لە کۆرنەری سلێمانیدا ئەم چالاکیانە یان بەم شێوازەیە ئەوەتات لە تەواوی کۆرنەرەکانە ڕۆک و کاکاوبیرۆتی
شتێکە 1940 تەواوی ئەو 1940 کۆرنەرە هەمان پرۆگرامیان هەیە خودت هەمان سیستەم پێڕەوەکەن بڵێ لەبەرەوەی هەمووی سەرچاوکەی ئەگەڕێتەوە بۆ وەزارەتی دەرەوەی ئەمریکا و کووتمان کە پرۆگرامێکی جیهانیەوە هەمویان کار لەسەرەوەکەن بە شکڵێکی ئام زۆربەی کۆرنەرەکان کار لەسەر پرۆگرامی ئاڵگۆڕە کەلتوریەکان دەرفەتی خوێندن بۆ خوێندکاران لە وڵاتانی دەرەوە کارکردن لەسەر برەودان بە لە ڕووی گەشەپێدانی مرۆیی و دانانی خول لە بواری سەرکردایەتی لەو جۆرە کارانەیە ئەو خولانە یاخود خوێندن لە دەرەوە ئەمەیان چۆن ئەکرێت بڵێ ئەوەش بەشێکی ترە لە کار و چالاکیەکان کە پێوترێ ئیدوکیشن USA کە لە ڕێی ئەمریکان کۆرنەرەکانەوە زانیاری ئەدرێت بۆ خوێندکارانی کە ئارەزوومەندن لەوەی لە یەکێک لە زانکۆکانی ئەمریکا بخوێنن بەبێ بەرامبەر کە ئێمە هەفتانەیە خود مانگانە ئیدوکیشن ئەدڤایزەر هەیەەوە تا ڕاوێژکاری بواری پەروەردە کە سەر بە قونسڵخانە و سەفارەتن هەفتانە و مانگانە زانیاری ئەدەن بۆ خوێندکارانی کە ئارەزوومەندن لە وڵاتی عێراق و بیانەوە کە بچن لە ئەمریکا درێژە بە خوێندنی بە کالۆرۆز بدەن هەڵبەتەوە بەشێک لە کار و چالاکیەکانی کۆرنەرەکەی لەسەر شاشاڕە بەڵێ کاگلانەوە بڵێ بەو جۆرە کە زانیاریان پێ ئەدەن لەوەی کە چۆن تەقدیم بکەن چۆن قسە لەگەڵ زانکۆکانە بکەن کە ئەمان ئارەزوومەندە بخوێننتی هەیە و بۆ ئەوەی کە هاوکاریا بن لە پرۆسی تەقدیمکردن و وەرگیرانیان بە ئەمەشەوە زۆر باشە کاک هاوبیر یەکێک لەو کارانە یاخۆبڵی بەشێک لە کارەکانی ئێوەکەیکەن کۆڕ و سیمینارە ئەو خولانەیە کاکرێتەوە ئیڤێنتەکانە ئەمانە چۆن دەکری یاخود کێن ئەو کەسانی کە ئەتوانن بەشدار بن لەم کارانەدا بەڵێ ئێمە ئەو خولانە لە ڕێگەی شارەزاکانەوە تەوا نەکرێتەوە و ئەو کەسانیش کە بەشدارە بن گەنجانن و هەموو چین توێژە دەتوانێت بەشدار بێ و بە تایبەتی ئێمە تەرکیزمان زۆر لەسەر گەنجەکانە و بۆیە ئۆفیسەکەمان لە ساڵی 2014ەوە لە ناو زانکۆی سلێمانیە بورن لە ناو زانکۆی سلێمانیە بتەمن بە عەقدێک لەگەڵ زانکۆی سلێمانیا ڕێککەوتوین بۆچی زانکۆتان هەڵبژاردەوە پێشی وەڵامی ئەوی ترم بیتەوە بڵێ لەبەرەوەی لە ناو زانکۆیە زۆرترین گەنج ئەتوانێت ببینرێ و زانکۆ ناوەندێکی ئەکادمیە و ئەمریکان کۆرنەریش کار و چالاکی ئەکادمی زۆرە و زیاتر لەگەڵ کاری کەلتوریە کاری ئەکادمیش کە تەرکیزی زۆرەکرێتە سەر و تاوەکو بتوانین زۆرترین سوود بگەێنین بە زانکۆکان و خوێندکارانی زانکۆکان وەکو کاکەلانۆ ئاماژەی پێە بە تایبەتی بابەتی خوێندن لە ئەمریکا و ئەو پرۆگرامانی ئاڵگۆڕ پرۆگرامە ئاڵگۆرانی کە حکوومەتی ئەمریکا هەیەی لەوانە ئایڵپ و فولبرایت و مێپی و ئاڤی و سوسی و کامانە مەجموعەیە پرۆگرامن کە وەزارەتی خارجی ئەمریکا هەیەی بۆ نمونە فولبرایت بۆ زانکۆکان هەموو ئەو بەشداربووانی ناو زانکۆکان ئەتوان سوودی لەوە بگرن بۆ نمونە ئایڵپ کە هەموو ئەو گەنجانی کە خوێندکارن لە زانکۆکانە ئەتوان سوود لەو پرۆگرامی ئایڵپ وەرگرن کە پرۆگرامێکی ئاڵگۆڕە و کاکەلانێکێکە لەو کەسانی کە بەشداری ئەو پرۆگرامی کردووە کە ڕۆشتە بۆ ئەمریکا دەرچوی ئەو پرۆگرامێ و هۆکارێکی تریش ئەوەیە کە نزیکی گەنجەکان تاوەکو تێبگەن لە بتوانین وەکو کاکلانەوە باسی کرد بتوانین پێشکەوتنی وڵاتە زلێزەکانەوە بزات حکوومەت وڵاتی ئەمریکا و ئەو خزمەت گوزاریانەیە کە حکوومەتی ئەمریکا هەیەی بیگەینی بگەنجەکان بەڵێ ئێستا ئەگەر وەڵامێکیەوە بیتوانێت ئەو کۆڕ و سیمینار و وەرکشۆپانە کاکرێ گەنجان چۆنەتوان بەشدار ئێمە هەموو کۆڕ سیمینار و وەرکشۆپێک کە لای ئێمە بکرێت لە ڕێگەی پیجی ئەمریکان کۆرنەری سلێمانیەوە لێو بڵاوکرێتەوە ئەوە لەگەڵ لە گوگل فۆرمێک حازرەکرێت لە ڕێگەی گوگل فۆرمەکۆ چەند پرسیارێکی تایە کە تایبەتن بە وەرکشۆپە یا بۆ سیمینارە هەر پرۆگرامێک کە ئێمە ئامادەی ئەەکەین لە گوگل فۆرمەکە پرسیاری تایبەت بە خۆی حازرەکەین لە بەپی ئەو یعنی چۆن کاک هاوبیرکاڵی پرسیاری تایبەت بەخۆی گوگل فۆرمەکە لەلایەن بەشداربوانە پڕەکرێتەوە بنمونە ئەمە خولێکمان هەیە یان وەرکشۆپێکمان هەیە هەر هەمووی بە ئینگلیزی ئەوترێتەوە بۆی پێویستەکە و بەشدار بووی کە وەرەگیرێ پێویستەکە ئینگلیزی زۆر باش بزان و تێبگات لە یەکێک لە پێوەرەکان ئەوە یەکێک لە پێوەرەکانە بۆ نمونە پێوەرێکی تر بۆ نمونە پرۆگرامێکی ترمانەیە کە لە داهاتوە ئینشەڵڵا ئیشی لەسەرەکەین پرۆگرامێکی خزمەتە بە گەنجان هەلی کار و ئەو تەمەند لێرە ئەمە یەکەمین جارێکە ئەم پرۆگرامە باسەکەم ئێمە لە هەفتی داهاتوە ئەلانەکەین بۆی لێرە حەزەکەم باسیکەم ئەمە پرۆگرامێکی تایبەتە و تا ئێستا شتێکی لەو بابەتە پێم وابێ نەکراوە کە هەلی کار و پەرەپێدانە بتوانین گەشە پێدان بکەین و هەلی کاری دۆزینەوە بۆ دەرچوانی زانکۆکان ئەمە یەکێکە لە پرۆگرامەکان کە پێویستەکە ئەو کەسی بەشدارێکە دەرچوی زانکۆکان بێت مەشتێکترە لە پێوەرەکان
بەڵێ زۆر باشە کاگلانۆ ئەو کۆڕ و سیمینارانی کە کاکاوبیر ئاماژەی پێدا کە گەنجانەتوان بەشدار بن تا چەند سوودیان لەو کۆڕ و سیمینار و ڕۆکشۆپانە بینیوە و ئایا هیچ فیدباکێکتان بۆ هاتۆتەوانێت کە تا چەند سوودیان لێ بینیوە؟ بڵێ هەڵبەتە جوابانە ئەم پرسیارە بەشداربووەکانمان ئێمە لەوانەوە جوابەکانمان وەرگرتووە فیدباکێکتان بۆ هاتۆتەوە ئەو فیدباکانی کە ئێمە ڕۆژانە وەری ئەگرین لەسەر کار و چالاکیەکانمان ئەوەیە کە گەنجان سوودمەند بوون لە بەشداریکردن لە خولەکە ئایا لە ڕووی ئەوە بێت کە کارامەیەکی نوێ فێر بوون یاخود لە ڕووی ئەوە بێت کە بۆتە ئەزبوونێکی نوێ یاخود ئەو بڕوانامانەی کە لای ئێمە وەریەگرن کە بڕوانامەیەکی جیهانیە و لە هەموو جیهاندا باوەڕ پێکراوە و دەناسرێتەوە کە توانیویانە ئەگەر لە ئەزبوونەکەش لە وڵاتی خۆمان سوودیان لە نەبینی بە بڕوانامەکە توانیویانە بەشداری چەند پرۆگرامێکی جیهانی پێ بکەن لەبەرەوە جگەل لەوەی ئەزبوونێکی نوێ بۆ بەشدار بووان جگەل لەوەی کارامەیی نوێ فێرە بن جگەل لەوەی کە وەک باسمان کرد چەند خولێکی هەیە کە پیشەیە وەکو لە مانگی سیا کردبان لە بواری فۆتۆگرافی و ڤیدۆگرافی کە ئەگەر لەسەر ڕۆژنامە نووسیش هەتان بوو؟ بەڵێ خولێک هەبوو کە بە نزیک بوو لە فۆتۆگرافی و ڤیدۆگرافیەکەوە واتە ئەگەر لە ڕۆپیشەیەکەوە یاخود لە ئەزبوونەکەەوە سوود نەبینێت شتی کە هەیە کە سوودی لێبن و بە دڵنیاییشەوە سوودیان لێبینیەوە لەبەرەوەی لە ساڵ 95 بۆ 98 ئەو فیدباکانی کە ئێمە وەریەگرین هەمووی فیدباکی پۆزتیڤن کە بەشداربووان زۆر بە خۆشحاڵیەوە خۆشحاڵی خۆیان دەربڕیوە کە بەشداریان لە خولەکەیە کردو و لە کاتی ڕاگەاندنی خولێکی نوێژ ئێستاوای لێ هاتووە فترەیەکی زۆر کەم ئەتوانین ئەو فۆرمانی ئێمە لە پیجەکانی خۆمان بڵاو بکەینەوە لەبەر جۆش و خۆشی خەڵک بۆ بەشداریکردن لە پرۆگرامەکانمان کە ئەمەش خۆی لە خۆیان دەرخەریە و ڕاستیەیە کە خول و کۆرساتەکانمان سوودی خۆی بینی و گەنجان ئامادەن کە بەردەوام بەشدار بن لە پرۆگرامەکان. کاتێک کە خولێک یاخود سیمینارێکە کرێتوانیان و وەرکشۆپێک کرێتوانێت چۆن گەنجان ئاگادارێکرێتەوە تەنها لە ڕێگەی پیجەکەوانێ بڵاوکراوە بڵاوکەنەوەی و گەنجانە ئەیبینین یاخود شێوازی ترتان هەیە؟ بڵێ هەڵبەتە سۆشیال میدیا لە جیهانە زۆر بەربڵاو لە هەرێمی کوردستانی زۆر بەربڵاوە ئێمە هەوڵمان ناوە بە جۆرێک لە جۆرەکان سوودی لێ ببینین تاوەکو بتوانین سوودیش بگەێنینەوە بە خەڵکی تر ئێمە لە چەند سۆشیال میدیایەکی جیاواز کۆمیونیتی یاخود گروپچاتی تایبەت بە خۆمان هەیە کە هەر یەک لەم گروپچاتانە چەند هەزار ئەندامێکی هەیە و گەورەترین تۆری کۆمەڵایەتیشمان ئێمە تۆری کۆمەڵایەتی فەیسبووکە کە ئەمەش لەبەر ئاسانی گەیشتن بە خەڵکو و زۆر بەکارهێنانی فەیسبووک لەلایەن گەنجانەوە یاخود لەلایەن خەڵکی هەرێمی کوردستان و عێراقیشەوە وای کردووە کە ئێمە سوود لە تۆری کۆمەڵایەتی ببینین تۆری کۆمەڵایەتی فەیسبووک ببینین کەواتە تۆری کۆمەڵایەتی فەیسبووک بەکارهێنین و زۆرترین یاخۆ توانم بڵێم هەموو بڵاوکراوەکانمان لە ڕێی فەیسبووکەوە ئەبێت کە دەگاتە زۆرترین گەنج و زۆرترین گەنج سوودمەندە بێت تاوەکو فۆرمەکان پڕ بکاتەوە. زۆر باشە. کاکاوبیر ئەو خولانە یاخود ئەو ئیڤێنتانە کاکرێت هیچ ئیڤنتێک ئەو ئیڤنتانی کەیکرێن ئەبێ گەنجان خوان وجودیان هەبێت لەوێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەکرێ یان ئەوە تا بە ڕێگەی ئۆنلاینیش لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەم ئیڤنتانیانە ڕۆکشۆپاناکرێت و گەنجانی هەرێمی کوردستانی شەتوانێت تیایدا بەشدار بن. ئێمە بەڕاستەکەی هەموو خولەکانمان لەناو قەعە بوو لە پێش کۆڤید و لە ساڵی پار کە لۆکداون بوو هەمومان لە ماڵەکانمان نابووین پرۆگرامەکانمان کرد بە ئۆنلاین ئەتوانم بڵێم ئەمەکێک بوون لە ئەمریکان کۆنەرانی کە لە جیهانە نەوەستاین کارەکانمان کرد بە ئۆنلاین لە ڕێگەی پلاتفۆرمی زوومەوە هەموو چالاکیەکانمان بردە ناو زووم بۆی کە بەردەوام دیسان خەڵک هەر کە دەڵێ زوم مەبەست ئەوەیە بە ئۆنلاین و لەسەر ئاستی نێودەوڵەتیە کە دەتوانن لە تەواوی کۆڕنەرەکان و بەشدار بنتیان دروستە؟ لە تەواوی جیهانەوەتوان بەشدار بڵێ پلاتفۆرمی زوم هەیە کە یەکێک لە پلاتفۆرمەکانی کە لەم دوایانە زۆرترین بەکارهێنانی هەبوو و ئێمە پێشتری شەر ئیشمانە سەر کردو بوو پێی کە پرۆگرامێکمانێ نای پرۆگرامی ڤاپە ڤزیتین ئەمریکان پرۆفشناڵ لە پرۆگرامی ڤاپ ئایرێکس سەرپەرشتیەکات کە ئەو کەسە پرۆفشناڵانە ئێنی لە ئەمریکاوە بێن بۆ کوردستان تاوەکو خیبرە و زانیارەکانی خۆیان لێرە شێر بکەن لەگەڵمانە تاوەکو ئێمە بتوانین سوودیان لێر بگرین وی لە ڕێگەی ئەم پرۆگرامەوە ئێمە بەردەوام زووممان بەکارهێناوە ئەو پرۆگرامە بۆ زانکۆکان و بۆ خەڵکی تریش بەکار هاتووە و دوای ئەوە توانیمانە ئەو کەسە پرۆفشناڵانە بیان هێنین بۆ کوردستان و بۆ عێراق بۆی کە سوود لە شارەزایەکانە وەربگرین ئێمە ئەمەوەکو پێشتر کە باسم کرد لە زوم بۆ شێیشمان کردووە لە ساڵی پار بۆ پێی کە هەموو شوێنێک داخرا ئەمە بیرمان لەو کردەوە کە خەڵک چۆن بتوانێت بەشدار بێت لە بەرنامەکەمان و ناکرێ ژیان بوەستێ بۆی ئێمە لە ڕێگای پرۆگرامی زوم و پرۆگرامی ئەمریکان کۆنە دۆکتەرسمان
کردەوە کە ئەمریکان کۆنەر دۆکتەرس بە ئۆنلاین بوو لەوە ئێمە سەرچاوی گرت کە هەمومان لە ماڵەوەین بەس ئێگەرێکێک پێویستی بە دکتۆرێک بێت چۆن بتوانێت دکتۆرێکی دەستکەوێت لە کاتێکا کە منعتە جەولە کاتەمە چالاکی تایبەت بە کۆرۆنا ئەتان بۆ بەڵێ تایبەت بە کۆرۆنا هەفتانە دوو دکتۆری بەڕێز بەشداریەکە لەگەڵمانە 20 دقە بۆ نیو سەعات بابەتێکی بۆ پێشکەشی کرد بابەتێک تایبەت بە تایبەتمەندیەکەی خۆی وەکو پرسیار لێکردنیش لە کۆتاییە پرسیاران لێ کرد لە پرۆگرامەکە ئەمان توانی 100 کە زۆر بگرین بەڵام لەبەر ئەوی کە خەڵکێکی زۆر بەشداریە کرد ئێمە هاتین لە ڕێگەی فەیسبووکیشەوە بەڵای شێرمان کرد هەمان پرۆگرام بۆی کە خەڵکی تریژار بتوانێت بڵێ لە کۆتاییە ژمارەی ئەو دکتۆرە بەڕێزانە دا ئەندرا تەوان لەسەر ڕەزامەندی خۆیان ژمارە دکتۆرە بەڕێزانەدانە بووی کە بتوانن ئەگەر پرسیارێکی تر هەبێت لەویان نەکرابێ بتوانن پرسیارە لێ بکەن دوای پەیوەندیان پێ بکەن بە خۆشحاڵی و سواز بۆ هەموو دکتۆرە بەڕێزانی کە بەشداریان کرد لەگەڵمانە خەڵکێکی زۆر سوودمەند بوو لەو پرۆگرامە ئێستا ئێمە وردە دەستمان پێ کردو بە خۆپارێزیەکی زۆرەوە ئەگەڕین و بەناو قەعەکان بۆی کە دەست بکەین و بەکار و چالاکیەکانمان هەمان شێوە لە هەمان کاتە پرۆگرامی ئۆنلاینمان ماوە و ئەم پرۆگرامەش لەگەڵا دەست پێ بکەین چونکە لە نەتیجەی پرۆگرامەکانی پێشومان بۆمان دەرکەوت کە خەڵکێکی زۆر ئاگای لە پرۆگرامەکانی ئەمریکان کۆرنەری سلێمانی هەیە لە دەرەوەی کوردستان لە دەرەوەی عێراق خەڵکێکمان لەگەڵا بووە کە ئەسڵ هەر کورد نەبووە خەڵکێکمان لەگەڵا بووە ئەسڵ هەر عێراقی نەبووە ئەمە بەڕاستی بەشداری چەند پرۆگرامێکترمان کرد لەوانە لە ئیتالیا و لە ئەڵمانیا ئەم پرۆگرامانە بەشداریمان کردووە پرۆگرامی ئاڵگۆڕی کلتوری بوون ئەو دکتۆر و ئەو ڕاهێنەرانی کە بەشداری خول و ئیڤێنتەکانن کوردن هەمویانیان ئەوە تا بیانی یان بڵێ ئەمریکیشیان تیا بۆەوەی کە باشتر بتوانن وانەکە بڵێنەوەنە یان خولەکە بڵێنەوە بەڵێ کوردی تیا بۆ ئەمریکیشی تیا بۆ لە هەمان کاتە هەردووکانی باشە کاک لانۆ لە دوای بەشداریکردنی ئەم کەسانەیان ئەم ماستەر کلاسانە کە کراونەتەوانێ بۆ هاوڵاتیان هیچ تاقیکردنەوەیەک ئەکرێت بۆ بەشداربووان ئەنجا بڕوانامەیان پێ ئەدرێ یاخود ئەوە تا هەر کەسێک کە بەشدار بۆ لە ماستەر کلاسەکە یاخود لە خولەکەیە بەبێ تاقیکردنەوە بڕوانامی پێدرێ بڵێ بۆ ڕاهێنانەکان یاخود بۆ خولەکان ئەو ڕاهێنەرە یاخود ئەو شارەزایی کە هاتووە خولەکەی وتۆتەوە خۆی سەرپشک بۆ لەوەی کە چۆن تاقیکردنەوەی خوێندکارەکانی ئەکات بۆ نمونە چەند شێوازێکی تاقیکردنەوە هەبوو کە دیاری بکات کە ئەم خوێندکارە دەتوانێت بڕوانامە بەدەست بهێنێت دیان ناو کوتم لەبری بڕوانامەکە جیهانیە بۆیە پێویستە پێوەرێکیش هەبێت تاوەکو ئەم بڕوانامەیە بە هاونەرخی خۆی هەبێت بۆ نمونە چەند شێوازێکی تاقیکردنەوە هەیە لەوانە تەقدیمکردنی پرۆجێکتە ئەو خولەی لە مانگی سەیە کردمانەوە کە بۆ ماوەی 3 هەفتە بەردەوام بوو لە ئەخیرە ڕاهێنەرەکان پێیان باش بوو کە خوێندکاران دوای ئەوەی کە بەشداریان لە خولێکی 21 ڕۆژەدا کردووە پرۆجێکتێک لەو بوارەی کە خولەکەی تیادا کرابەوە تەقدیم بکەن پاشان ئەم پرۆجێکتە لەلایەن شارەزاکان خۆیان و لەلایەن ڕاهێنەرەکان خۆیانەوە چەند پێوەرێکی بۆ دانرا تاوەکو نمرەی بۆ دابڕێ یاخۆ تاقیکردنەوەکەی لەسەر بکرێت و دوای ئەوەی کە بەو فلتەرەیە ڕۆشتن ئەو کاتە دیاریکرا کە ئایا بڕوانامە بەدەست ئەهێنن یاننا یاخود ساڵی چەند ساڵێک دەمەوە پێش چەند خولێکمان کردەوە لە بابەتەکانی زمان ئەوانیش بە هەمان شێوە لە کۆتایی خولەکەیە کە ئەوان خولێکی درێژخایان بوو بۆ ماوەی 3 مانگ بەردەوام بوو لە کۆتایی خولەکەیە بەشداربووان پێویست بوو کە سیمینارێک ڕێک بخەن بە زمانی ئینگلیزی هەم بۆ ئەوەی کە بتوانن ممارەسەی نووسینی زمانی ئینگلیزیان بکەن و هەروە بۆی بتوانن کە قسەکردنیشیان باشتر بکەن لەبەرەوەی کە ئێمە لێرە کارەکەین لە بواری گەنجانە ئەمانە گەنجان لە هەموو بوارەکان و لە هەموو سێکتەرەکان ئاسوود ببینن ئەوەش جۆرێکی تر بوو لە تاقیکردنەوە و هەروەها هەنێ مامۆستاش پێیان باشە کە تاقیکردنەوەی نووسینەکەی بکەن بەپێی ئەو خولە و بەپێی ئەو کۆرسەی کە ئێڵێنەوە بەڵێ هەموو ئەندامەکانی ئەم پرۆگرامەیان ئەم کۆرنەرە بە کاکاوبیریشەوە خۆبەخشن هەمووتان بەڵێ یەک ڕاستکردنەوە ئێمە کڵبمان هەیە نەک خول ببورن لەبەرەوەی کە خول ئێمە ناتوانین خولی زمان ئێمە ناتوانین خولی زمان بکەینەوە بۆ پێی کە لەناو زانکۆی سلێمانیا سنتەری زمان هەیە شتەکانی ئێمە هەمی بێ بەرامبەرەوە سنتەری زمان بە شوێکی کە کارەکەن نەوە چکە لەبری نامانوێ شتێکین کە ببین بە زەرەر بۆ هیچ کەسی و ئەوان ئەو کەسانی کە لە خولەکان ئەوترێتەوە لە سنتەری زمان بە شوێکی زۆر تایبەتتر و جیاوازتر ئەوترێتەوە بۆیە ئێمە لەو شێوەیە خول ناکەینەوە تەنها کڵەبەکەینەوە قسەکردن بەجیا نووسین بەجیا
و خوێندنەوە بەجار ناتوانین وەکو کۆرسی تەواوکەینەوە. باشە کاکاوبیر ئەم کڵپەی کە باسێکی یاخود ئەوە تا ئەم سیمینار و گۆڕ و وەرکشۆپانەی کە ئەکرێتەوانێ بە شوێکی گشتی ئەمریکان کۆرنەری سلێمانی کە بۆ خزمەتی گەنجانە لە هەرێمی کوردستانەوە لە سلێمانی بە تایبەتی گەنجانی سلێمانی یاخود گەنجانی هەرێمی کوردستان پێشوازیان چۆنە بۆ ئەم جۆرە کارانارۆک و لە پێشترا ماشەت پێکەوتە بەشداربوومان هەیە لە دەرەوەی کوردستان پێشوازی گەنجان چۆنە لەم بارەوە یان هۆشیاری گەنجانی کوردستان و سلێمانی بە تایبەتی چۆنە بۆ بابەتانە بە خۆشحاڵی و زۆر باشە و بە تایبەتی هی سلێمانی زۆر باشە بۆکو منۆکو کۆرنەی سلێمانی قسەکەم بۆڵی سلێمانی و ئەتوانم بڵێم یەکێکین لە چالاکترین کۆرنەرەکانی عێراق بووین و ئێستێکێکین لە چالاکەکانی جیهان بە خۆشحاڵیەوە و کۆرنەرەکانی تریشکاری زۆر باشەکەن بە هەمان شێوە ئەوانیش بەڵام تۆزەی لێرە دەرفەت زیاتر بوو بێ بووی کە کارە چالاکیەکان تۆزێک زیاتر بکەین بۆ پێی کە خەڵکێکلاتی زیاتر بەدەم کارەکانەوە هاتبێت بەدەمیش و کارەکانمان هاتبێت و گەنجان زۆر سوودیانە بۆ چونکە گەنجان هاتوو لە ئێمە فکری جیاوازی خۆیان باس کردو و ئێمە توانیمانە سەپۆرتیان بکەین و دەمیان بکەین و ئیش و کار بکەین بەیەکەوە ئەمە یەکترە لە ئیشەکانی کە ئەمریکان کۆرنەری سەپۆرتی مادی ئەکەن یاخود وەکو مادی هیچ مادیەکمان نییە بین بەکەس بەڵام ئەتوانین هەموو شتێکیان بۆدابرین هەموو پێداویستێک کە ئەوان پێویستیان پێێتی لە عیلاقات و لەگەڵ دابینکردنی هۆڵ و کۆفی بریک و قەرتاسی و هەموو پێداویستەکە بۆ خولەکانن و لەگەڵ شارەزاکانە و شارزانی کە لەگەڵمانە بە خۆبەخشیشەکەن بە هەمان شێوە ئەوانیشان بۆ دابین بکەین. بەڵێ تێچووی ئەمانی کە هەمووی وتوتە لەلایەن کۆنسۆڵخانەوە بەڵێ لەلایەن حکوومەتی ئەمریکاوە ئەدرێت بەڵێ سپۆنسەرەکە لەلایەن سەفارەتی ئەمریکی و باڵەسخانی گشتی ئەوە لەگەڵ کۆنسۆڵخانی گشتی لە هەولەر. بەڵێ کاکلانەوە ئەم بابەتانە یاخود ئەم بوارانەی کە ئەمریکان کۆرنەر سلێمانی کاری لەسەر دەکات کاتێک کە ڕاهێنانێک ئەکرێت یاخود خولێک یان کڵاپێک کە ئەکرێتەوانێ ئێوە ڕاوێژ بە کێ دەکەن یاخود لەژێر سەرپەرشتی کێدا ئەمە دەکرێت هیچ گوێ بە گەنجانە دەن یاخودەوە تا لەسەر ئاستی پێویستی گەنجان پێویستیان بەچی بێت ئێوە لەو بابەت و لەو بارەدا زیاتر کارەکەن. بەڵێ بۆ ئەوەی کە زیاتر هاوکاری گەنجان بووین هەمیشە و دەرفەتەمان خستۆتە بەردەست خۆیان کە ئەو بابەتانی کە بەلایەنەوە باشە گفتوگوی لەسەر بکرێت یاخۆت باز بکرێت ئێمە هەمیشە ویستومانەکە گوێمان لە دەنگی ئەوانیش بێت بۆ نمونە ئێستا لە یەکێک لە پرۆگرامەکانمانە کە هەمانە لە کۆتایی هەموو پرۆگرامێک فۆرمێک دابش ئەکرێت بەسەریانە کە تاوەکو پێشنیارەکانی خۆیان بنووسن تاوەکو بتوانین لەوانیشەوە گوێبز ببین کە چۆن ئەتوانین پرۆگرامەکەمان باشترکەین و هەروە کامانن ئەو بابەتانی کە ئەوان ئارەزومەندن لەوەی کە گفتوگوی لەسەر بکەن و یاخۆت سیمینار و وەرکشۆپی لەسەر ببینێت بۆیە هەمیشە هەوڵمانەوە کە گەنجانیش بەشێک بن لە پرۆسی ئامادەکردنی پرۆگرامەکانمان. بەڵێ کاکابیر پرۆگرامێکتان هەیە پرۆگرامی هەفتانی پێڵێن پێم وابێت گەنجانەتوان بەشدار بن و مناقەشەیەکەکەن بە زمانی ئینگلیزی ئەمەیان چۆنی یاخود ئەو بابەتانی کە ئێوە دەستنیشانێکم بۆی کە گەنجان لەسەری گفتوگۆ بکەن پرۆگرامەکە چۆنە بۆمان باسکرد ئەمە پرۆگرامی کۆنەتۆکە ڕۆژانی پێنجشەمانەکرێت تەنها پێنجشەمان تەنها پێنجشەمانەکرێت سپۆنسەرێکمان بۆ دابین کردو بۆم پرۆگرامە ئەمە کاری سپۆنسەری شەکەین لەگەڵ چەند لایەنێک کاتوانێت سپۆنسەرمان بکای پرۆگرامەکان توانین ئیشکەن لەگەڵمانە زۆر شوێنەیە کە سپۆنسەری کردوین لەوانە میرکا گروپ سپۆنسەری کردوین پرۆگرامی گەنجانمان کرد و ئەمەژیان پرۆگراممان لەلایەن کەشکۆڵەوە سپۆنسەرکراین کافتێریا کۆڵ تەمان سپاسیانەکەین کە دەستی گەنجانە زۆر باش گرتووە شوێنی نیای نۆتێکەتی کۆبینەوە هەفتانە بابەت ئاماداکەین و بێجگەلەوە چەند سپیکەرێکمانەیە ئەو سپیکەرانی کە لە مەجای گەنجان ئیشەکەن و لە مەجای گەشە پێدانی مرۆیی ئیشەکەن بانگیانەکەین چارێکێک بۆکو چۆن ئەمریکان کۆرنەر دکتەرسمان هەبوو کە نو سەعات بوو ئەمیان چارێکێک بابەتێک هەڵەبژێرین کە بۆ گەنج بۆ ئێستای گەنج پێویستە باسەکرێت بابەتەکە چۆن هەڵەبژێریان چۆن دەستنیشانەکرێت بابەتەکە ئەکەوێتەوە سەر ئەو سپیکەری کە ئێمە بانگەکەین بۆ من لە مەجای ئەنترپرنۆرشیپ لە مەجای بزنسە یان لە مەجای بازارکردنە یان لە مەجای ئیدارەیە یا مەجای سەرکردایەتیە بەو شێوەیە ئێمە بابەتە هەڵەبژێرین ئەو کەسە اختصاسەکەی شارزایەتی لە چ بوارێکە چارێکێک لەو بوارە قسە کات و دوای ئەوە مناقەشەیەکە چەند مێزێک دروستەکەین و لە ڕێگەی ئەو مێزانەوە ئەم سپیکەرە بەشدار بێ لەگەڵیانە هەر چەند دقیق لای مێزێکە بێ مناقەشەیەکە بەزمتاوان بە زمانی ئینگلیزی هەدەفەکە چییە؟ هەدەفەکەوەی کە بتوانین برەو بە زمانی ئینگلیزی بین و هاوکاری گەنجەکانمان بین پراکتیسیان زیاتر بێ بۆی کە مەزین کە زمان ممارسەیە هەتاکو ممارسە زیاتر بێ باشتر بیت
هەر بۆ ماوەیەکی زۆر بە کوردی قسەمە کە چەند کلمێکە بۆ نالەوانێشتا بچێتەوە کە زمانی دایکە هەدەفەکە ئەوەیە و لە کۆتایی ئێمە وەکو کاکەلان و باسی کرد ئێمە ئیش بە فیدباکەکەین بۆ هەموو پرۆگرامێکیش بە فیدباکەکەین لەبەرچی ئێمە ئیش بە فیدباکەین چونکە ئەکرێ ئێمە ئەگەمان لە هەنێک شت نەبێ کە پێویست ئەکا ئیشی لەسەر بکرێ هەنێ بابەت نەبێت کە ئیشی لەسەرکە مسودمان زۆر لەو فکرانە وەرگرتووە کە لە بەشداربووەکانمان وەرگرتووە لە کۆتایی ئێمە دووشتمانەیە یەکێکیان فیدباک لەسەر پرۆگرامەکە وەکییان ئێمە چی بکەین لە داهاتووە چیتان بۆ بکەین چیتان پێویستە تاوەکو ئێمە ئیشی لەسەر بکەین بەڵێ دەستەکانە خۆش بێ کاکابیر لە کۆتاییە جگەرەوەی کە لە قسەکانە باس لەوەکە کە پلانی داهاتووتان چیە بەرنامەتان چێ هیچ پلانێکی ترتان هەیە یاخود بەرنامەی داهاتووتان چێ بە کورتی پێم بڵێ سپاس دەکەم بۆ یەک پچمەلای ئێلانۆش بۆ دواوتەی پلانی داهاتوومان بە هەمان شەوەری ئیشکردن لەسەر گەنجان بۆ ئیشکردن لەسەر هەموو کایەکانی کۆمەڵگە و لەگەڵ پرۆگرامێکمان هەیە کە پرۆگرامی هەلیکار و بەرەپێدانە هەلیکار و پەرەپێدان بۆ هیوایین کە بتوانین زۆرترین هەلیکار لە ڕێگای کۆمپانیاکان و ئێمەش بتوانین خولێکی باش بکەینەوە بۆ کەسانی کە بەشداریەک ئەکەن لەم پرۆگرامەیە و ئینشاڵڵا لەم یەک دوو ڕۆژەیە ڤیدیۆکی تایبەتمان حازر کردو بۆ بەڕاگەیاندنی ئەو پرۆگرامە کە چاڵنجی کۆمپانیاکانەکەین هیوادارم کە کۆمپانیاکان بتوانن لەگەڵمانە دەست بەنە چوکیکی ئەم ئەرکەی کە گرتوانتە ئەستۆمان لەگەڵمانە بن تاوکیشەکە ئاسان بکەین و زۆرترین هەلیکار بڕخسێنین بۆ ئەو دەرچوانی کە لە سلێمانی و لە هەموو شوێنەکە ئێمەش بۆ هیواین کە بەڕێستان بەردەوا بن لە کار و چالاکیەکانتان کاک لانە دواوتەی خۆتان زۆر سپاس پێشکی زۆر سپاس بۆ ڕێکخستنێم دەرفەتە و سپاس بۆ کەناڵی ئاسمانی گەلی کوردستان بۆ هیواین کە ئەمە بووێتە هۆکارێکا خود دەرفەتێک بۆ گەنجانی کە ئاگاداری ئەم جۆرە پرۆگرامانە نەبوون کە لە ناو زانکۆکان و لە ناو شوێن ئاکادیمیەکانە بەردەوامە و بۆ هیواین کە گەنجان بتوانن ببن بە بەشێکی زیاتری لە پرۆگرامەکان تاوەکو زۆرترین سوود بگەێنرێت و لە زۆرترین شوێن کارەکانمان بگات و بتوانن بەشدار بن لەگەڵمانە. دەستەکانتان خۆش بێ و زۆر سپاس مادوومان کردن سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان زۆر سپاس بۆ هاوبیر هەمەعەلی بەڕێوەبەری ئەمریکان کۆرنەر سلێمانی و لانۆ دیاری خۆبەخش لە ئەمریکان کۆرنەر سلێمانی سپاس بۆ ئامادەبوونتان لەم بەشەی پرۆگرام. هەر لە سەر بابەتی ڕۆڵ و گرنگی ڕێکخراوەبیانیەکان لە هەرێمی کوردستاندا دەمێنینەوە. ڕێکخراوێکی ئەڵمانی لە کەفری خولێکی بۆ ناویستان کردوتەوانێت تایبەت بە زمانی ئاماژە ئەچینە لای پەیامنێرمان حەیدەر ئەحمەد کە بەشێکی ڕاستەوخۆ لە کفری و لەگەڵمانە. حەیدەر سڵاو لێ بۆ بەیانیت باش فەرموو مایک لای تۆی و زانیارەکان لای تۆ. سڵاو لە هەموو لایەک دیارە من ئێستا لە بەڕێوەبەراتی لاوانی گەرمیانی لێرە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لەسەر ئاستی گەرمیان بۆ پەیمانگەی هیواک دیارە پەیمانگەی هیوای و ناویستان لە گەرمیان لە کفری و کەلار لقی هەیە قسمت بە مناڵانی ناویستەکە ئەو مناڵانی کە وزە و توانیان هەیە بەڵام بە جۆرێک لە جۆرەکان خاوەن پێداویستی تایبەتن بۆ زیاتر قسەکردن من دەچمە لای سەرپەرشتیاری خول هاوکار محەممەد کاک هاوکار جەنابەت وەکو سەرپەرشتیاری ئەم خولە ئامانج لەم خولە چییە؟ لە پرۆژەی ئێمەیە کە خزمەت بە توێژی پێداویستی تایبەت بکەین و لەوانش کە ناویستان کە کۆمەڵەیەکی سربەخۆن و لەگەڵ ئەوەشدا بەڕێبرایەتی گشتی کۆمەڵایەتی و گەشەپێدانی گەرمیان کە هاوکارمان بوو داواکاریان هەبوو کە خولێکی تایبەت بۆ بە تایبەت بۆ مامۆستایانی پەیمانگای هیوای نابیستان لە ئاستی گەرمیانە بکرێتەوە ئێمەش بە خۆشحاڵیەوە داواکاریە پێکەوە ئەو کارەمان کرد و لەو خولەیەدا کۆمەڵێ وانەی تایبەت بە زمانی جەستە وترایەوە کە تێیدا مامۆستایان سوودی لێ ببینین لە داهاتووتا کە دەڕۆنەوە پەیمانگا بۆ ئەوەی قوتابیانی ناویست فێر بکەن و پەروەردەی باشیان بکەن بۆی لەناو کۆمەڵگەیە زیاتر کار و ئیشەکانی خۆیان ڕایی بکەن لە ڕێی زمانی جەستەوە بۆی کۆمەڵێ هیوای نابیستان زۆر بە باشی خزمەت بە توێژی خۆیان بکەن. هاوکات دەمەوێت کاک هاوکات بپرسم لە جەنابەت تۆ ئەمان مامۆستان ساڵانێکی خۆبەخش دەرزەڵێنەوە پێت وانە ڕۆڵی خێزانی ڕۆڵی ڕاگەیاندنەکان گرنگە بۆ ئەوی کە جۆرێک لە جۆرەکان خاوەنین پێداویستی تایبەت نابیستان ئۆتیزم جۆر لەمانە بگەڕێنەوە بۆ ناو کۆمەڵگا میهرەبانیان پێ ببەخشین. بەتایکی تۆ ڕاگەیاندن کایەکی گرنگی کۆمەڵگەیەوە بە بەردەوامی لە ناو ماڵ و توێژی هەمووانایە کە دەتوانێت ئیتیجاهێکی باش بۆ خەڵکی بدا کە بتوانێت توێژەیەکی تایبەت پەراوێز نەخرێت و دووبارە تێکەڵی کۆمەڵگە بکرێتەوە بەو ڕاهێنانەی کە
فێری مناڵانمان بکرێت کە بە شێوەیەکی جیاوازتر سەیری نابستان و خاوەنی پێداویستی تایبەت نەکردن ڕاگەیاندنیش ڕۆڵی خۆی هەیە چۆن دەتوانێت بەرنامەیەکی تایبەت بە نابستانی هەبێت لە هەموو کەناڵەکانە کە بتوانێت بڕاتە ماڵی تاک بە تاکمانەوە کە بتوانین سوودی لێ ببینی. سپاس بۆ هاوکار محەممەد سەرپەرشتیاری خوڵ و نوێنەی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی. دەبێت وسمەلای میوانێک دیکەم لەگەڵایە کاک هێمن جەنابەت وەکو بەڕێوەبەری پەیمانگەی هیوای نابستان لە گەرمیان کورد دەڵێت چەپڵە بە یەک دەسێ نادرێت پێت وانە حکوومەت و ڕێکخراوەکان و مامۆستایانی خۆبەخش هەمووی پێکەوە ئەتوانن خاوەن پێداویستی خزمەت بکەن دەمەوێت لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستان و بەرنامەی بەیانیان جەناب داواکاری چییە ئەم جۆرە خولانە چۆن هەڵاسەنگێنی لە پێناو خزمەتکردنی توێژێکی گرنگ ئەوش خاوەن پێداویستی تایبەتە. ئەم کاتەوە هەموو کاتێکی بەڕێستان باش سوپاس بۆ بەڕێستان کە بەردەوام هاوکارمان بوونە لە ڕاگەیاندنەکانە لە پێشکەشکردنی هەموو خزمەت گوزاریە کە لە ئاستی بەرپرسیارەتی بێت بەڕێستان هیچ گرفتێکتان نەبووە لەگەڵێمێ زۆر سوپاس دەکەین. بێگومان کاک حەیدەرگیان ئەگەر تا خۆتوتت چەپڵە بە یەک دەست لێ نادرێت ئەگەر ڕێکخراوەکان و حکوومەت هاوکارمان بن ئێمە شەتوانین ئەو بەرنامەیە و ئەو کاری کە دامان ڕشتووە بگەێنینە خزمەتی نابستانی گەرمیان بتوانین هاوکاریان بن ئەگەر هیچ نەبێت هەموو پێداویستیەکانیان بۆ دابین نەکەین بەشێکی پێداویستیەکانیان بۆ دابین بکەین و لە معاناتیان کەم بکەینەوە. من دەمێت پرسم لە جەنابە دەڵێن لەش ساغی و سامانێکی گەورەی بۆ مرۆڤ ئەمما مۆسایەنەی ئێوە ئامێری دڵسۆزی یاخود پێوەری ببوون پێوەری دڵسۆزی ساڵێک دوو سێ بە خۆبەخشی بە توێژێکی خاوەن پێداویستی تایبەت واناڵن پێت وانێ کاتێوە شات و حکوومەتیش نوێت بە شێوازێک کاتی بێ یاخود بڕە هاوکاریەک مانگێ جارێ دوو مانگ جارێ بیانداتێت. بێگومان کاک حەیدەر لە هەموو دنیایەک هەر ئیشێکەکرێ بێ مقابلی هەبێت. ئەم ئیشە ئێمە مامۆستایانە هەڵساون بە ئەوەی کە وەکو خۆبەخش کارمان لەگەڵەکەن توانە و تااقەتی ئەمان لە ڕادە بە دەرەکە هاوکارمانن بەڵام پێداوی لە هەمان کاتیشامان پێویستیان بەوەیە کە ئەرکیان لەسەرا خێزانیان لەسەرا هیچ نەبێ ئەبێ خۆ لە پاڵی ئەم ئیشەیە بە خێرخوازی ئەیکەن ئەبێ فەراهەمی دابینکردنی کەس و کارەکەیان و ئایلەکەشیان بۆ بکرێت. زۆر سپاس بۆ کاکێ من بەڕێوەبەری پەیمانگەی هیوا بۆ نابستان لە گەرمیان سپاس بۆ کۆی زانێت دەمەوێت بسملای میوانێکی دیکەم لەگەڵایە کاک هەردی بەڕێوەبەری سەنتەری پاراستنی مناڵان کاک هەردی ئێوە پەیوەندیتان لەگەڵ ڕێکخراوەکانە هەیە دەمەوێت لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستانەوە باس لەوە بکەی ئەم ناوچانە ناوچی کفری گەرمیان دووس خوڕمان تا دەکاتەکرد ناوچیەکی بەرکەوتی جەنگە پێت وانێ لێرە خاوەن پێداویستی تایبەت زیاتر هەیە پێویستە حکوومەت و ڕێکخراوەکانیش زیاتر چەقی هاوکاریان بێنەم ناوچەیە ئەبینی تەنها ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی هەیە دەستی ئاوادانی گەیاندۆتەم ناوچەیە جەنابەت لەو بارەوە چیڵی بێگومان ئستادیان بێگومان ئەم کفری وەکو خۆت وتت ئاماژەت پێکرد هاوسنوورە لەگەڵ سێ پارێزگا کە هەمووی بەهۆی بەرکەوتەی شەڕی داعش و ئەم لە دوای بەتایبەتی لە دوای 16 ئۆکتۆبرەوە خەڵکێکی زۆر لە چی لە ئاوارە و چی لە خانەخۆی ڕووی تێکردووە بەڵام بە تاوەکو ئێستا نەکو ڕێکخراوەکان بەڵام حکوومەتیش بەکاری وەکو پێویست ئەکەیشی کارێکی نەکردووە کە لە جێی متمانەی ئەو کە خاوەن پێداویستی تایبەتەکان بێ بۆ نمونە لێرە تاوەکو ئێستا بەپێی ئەو ئامارە ئێمە کە وەکو سنتەری پاراستنی مناڵان لامانە 45 بۆ 50 منداڵمانەیە کە حاڵەتی ئۆتیزمیانەیە تاوەکو ئێستا نەمانتوانیوە ببینە خاوەن سنتەرێکی ئۆتیزم لەم شارە چێ لە ڕووی حکومیەوە بێ چ لە ڕووی ئەهلیەوە بێ جگە لە ئۆتیزم ئێمە لە قەزای کفری لقی پەیمانگای هیوای نابستانی گەرمیانی لێیە زیاد لە 15 بۆ 20 قوتابیمان هەیە کە هەموو مامۆستاکانی بە خۆبەخشی وانە ئەڵێنەوە تاوەکو ئێستا تەنانەت نەک ئەوەی کە هیچ موچەیەکیان بۆ دابین نەکراوە بەڵام تەنانەت بودجەیەکی تایبەتیش نییە بەم پەیمانگایە کە بتوانێت هەڵسێ بە ئیش و کارەکانی خۆی ئێمە زۆر سوپاسی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانیەکەین کە هەستاوە بەکردنەوەی خولێکی ئاماژە و جەستە کە لەلایەن هەردوو مامۆستای بەڕێزەوە کە لە چاودێری گەشەکەدانی کۆمەڵایەتی سلێمانیەوە هاتوون ئەرکیان کێشاوە مامۆستا بەهار و مامۆستا گوساز هەستاون بەکردنەوەی ئەم خولە خۆبەخشانە ئەوانی هاتوون بەبێ هیچ بەرامبەرێک بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێ کە ئێمە بتوانین ئەوە ناگەێنێ کە ئەمە کۆتابیە ئێمە پێویستی بە خولی زیاترە لەبەرەوە ئەم پەیمانگایە بۆ ماوەی 2 ساڵە لە گەرمیان کراوەتەوە تاوەکو ئێستا هیچ شتێکی بۆ نەکراوە کە ئەو مامۆستانە بتوانن ببنە کادرێک و وانەکانیان بە شێوەیەکی جوان بگەن ئەو قوتابیانێک کە لێرن. زۆر سپاس بۆ هەردی فەخرەدین بەڕێوەبەری سەنتەری پاراستنی مناڵان ئەمە کۆی زانیاریەکان بوو لە کفری و لە گەرمیان دەگەڕێمەوە لایەوە. سپاس بۆ پەیامنەرمان حەیدەر ئەحمەد کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە کفری و لەگەڵ ئێمەدا ئامادە بووی سپاس بۆ تۆ سپاس بۆ تەواوی میوانەکانت.
بەڵێ خۆشویستان پیشەی هەنگەوانی وەک هەموو پیشەکانی تر کەسانێک هەن کە خۆیان سەرقاڵ کردووە پێوەی. اینجا هاوکارمان شەوکەت لەو بارەیەوە فیچەرێکی بۆ ئامادە کردوین با بێکۆ بینەری بین. وەرزی بڕینەوەی هەنگ و کۆکردنەوەی بەرهەمی هەنجین لە کوێستانەکانی کوردستان بە شێوەیەکی گشتی لە سەرەتای مانگی هەشت تا کۆتایی مانگی هەشت دەکرێت بە گوێرەی کەش و هەوا و بڕی ئەو هەنجوینەی هەنگ دروستی کردووە. هەنگەوانی لایمە حەز و خولیایە و حەزەکی زۆرمان بۆ هەیە و لە باو باپیرانیشمان خەریکی ئەو کارێ بوونێ مەش هەر بەردەوامین درێژەی پێدەین. لە کاتی بڕینەوەی مێش لە کوێستانەکان پێویستی بە هەرەوەزیە، یعنی ئیشی تەنیا تا کەس نیە و یەک نەفەر نیە وەکو فەحسکردنی هەفتانە. چەند کەسێکی پێویستەکە خیوەت هەردەی و فەڕازەی بینی و دەستگایەکە بۆ هەنجیندەرینان لە شانەکان پێویستی بە نەفەرچکەیە سەرە شانەکان هەرگریانی شانەکان بکاتەوە لەوە هەنجینە سەد داپۆشاوەکەی لێ بێتە خوارێ. پێویستیت بە چەند نەفەرچکەیە لە دەرێ بۆی ئەو شانانە لەناو مێشەکان دەرینی بێەوەی ئەزیێت و ئازاریان پێ بگا، بێوێ مێشەکان دەست بە تارانکردن و شەڕکەن لەگەڵ یەکتر. پێویستەکە نەفەرچکە حازربی بۆ دووکەر لێدان بۆی مێشەکان هادی ببنەوە. ئیشەکە بە دەستە جەمی ئەکرێ، ئیشەکەیانی هەرەوەزیێکی زۆری تێدایە، پەلەپەلیشی لێ ناکرێ. ئەبێ زۆر لەسەر خۆبی مێشەوان لە کاتی بڕینەوەی هەنگەکان بۆی هەم بەرهەمەکەی خاوێن دەرچی و باش دەرچی و هەم مێشەکانیش زەرەر و زیانیان پێنەگا لە کاتی بڕینەوە لەبەر ئەوەی لە کوێستانەکان مێشی زۆر دێتێ هاوینان. بۆ کۆکردنەوەی بەرهەمی هەنجوین پێویستی بە چەند کەرەستە و پێداویستیەکە، لەوانە جلوبەرجی هەنگەوانی، خێمە، فەڕازە، دووکەڵ چێش، دەفر و سندوقی بەتاڵ بۆ هەڵگرتن و گواستنەوەی هەنجوین. پێش پرۆسەکە هەموو هەنگەوانێک پێویستە ئامادەی بکات. دەرهێنانی هەنجوین پێویستی بە لێزانینە و دەبێت بە وریایی ئەنجام بدرێت، چونکە لە کاتی دەرهێنانی هەنجوین نابێت بە هیچ جۆرێک شاژن ئازاری پێ بگەێنرێت. ئەو شانانەی گەرای تێدایە نابێت دەربهێنرێن. شانەکانیش پاک دەکرێنەوە لە هەنگ، دواتر دەگوازرێنەوە بۆ دەرەوەی هەنگەڵان لە ژوورێکی داخراو یان لە ژێر خێمەیەک دادەنرێن. ئەو شانە هەنجوینانەی هەڵدەگیرێن
لە ناو سندوقێکی بەتاڵ دادەنرێن بە مەرجێک شوێنەکەی زۆر گەرم نەبێت لە کاتی دانان و گواستنەوەی. میرخانە زیاد مەدەفەر میرخان. ئێمە ئێستا لە کوێستانی سینگوڕینە بناری کۆدۆ لە کەوتە دەڤەری باڵەکایەتیم. ئێستا لێرە کاتی بڕینەوەی هەنگەکانە یانەوە تێ بڵین وەرزی کۆکردنەوەی هەنگوینە. ئەتوانی وەکو ڕێژە برین ئەلحەمدوللا ئەمسار ڕێژەکەی زۆر باشترە لە ساڵانی ڕابردوو. لێرە بەڕاستی بەهۆی ئەو ڕۆکە خۆرسکۆ و جیا و گوڵ و گوڵزارانێک کە لێرە ئەڕوێ ئەتوانین بڵێن هەنجوینی ئێرەلێکەکە لە هەنجوینە هەرە دەگمەنەکانی کوردستان و جیهانیش هەم لە ڕووی تام و هەم لە ڕووی بۆن و هەم لە ڕووی سروشتی هەنگوینەکە بەڕاستی هەنجوینێکی یەکجار سروشتی و بەتام و دەگمەن و باشە بەڕاستی. ناکەن بێشتێنە ژۆری ئەو شانانەی تەنها شیلەکەی لێوەردەگیرێت سەرەتا بە شەفرەیەک سەرەشانەکەی لێ هەڵدەگیرێت، دواتر لە ناو فەڕازە دائەنرێت و دەسوڕێندرێت تا تەواوی شیلەکەی لێ دێتە خوارەوە. سلام.
أزات ليك من حكمة سيمي بتمو بارتش لا تارزويا غريابة ولا أجل زانياري شو ها زانياري شو بدرس تبدأ أما ستار مش إنجاي سيارة أجل إيش يعني إيش ساربم بكابكم على بضلك الله درجيك شتي أديزو لفرقة هيك سر دقل أقول كوك تاكو أو كدينا وكذا طريقة دوای پاڵاوتنی شیلەکە و هەڵگرتنی جارێکی تر شانە بەتاڵەکان دەگوازرێنەوە ناو سندوقی هەنگەکان بۆ ئەوەی شانەکان ڕێک بخەنەوە و ئەو هەنجینەی لە ناو شانەکان ماوە جارێکی تر سوودی لێوەربگرنەوە. وەرە هەنجینی ملتام بکە و هەنجینی خۆشتام بکە ئیمەدا ئیمەتی قەیمە نەک هەنجینی من تامی نادۆڕێنی تامی ناوەڵە نادۆڕێنی ناوەڵایی خۆشە یارمەتی هاوکارانم کۆی پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن نەتاسبینی بە پرۆگرامێکی نوێ پێتانەگەینەوە کاتێکی خۆش خواتان دەکەم.